ئەنجومەنی وەزیرانی ماوەسەرچووی هەرێم لە شاری هەولێر لەگەڵ نوێنەرانی یەکێتی و پارتی لە حکوومەت و ئەنجومەنی نوێنەرانی فێدراڵ دەربارەی ئەو کێشە و گرفتانەی لەگەڵ بەغدا لە پرسی موچە هەیە کۆبووە. بە پێی زانیاریە فەرمیەکانی حکوومەتی ماوەسەرچووی هەرێم خۆی ساڵی 2024 لە بەغداوە بڕی 10 تریلیۆن و 901 ملیار دیناری بۆ دابەشکردنی موچەی 12 مانگ وەرگرتووە. بەڵام تەنها موچەی 11 مانگ دابەش کراوە و پرسیاری جددی لەبارەی چارەنووسی ئەو پارە زیادەی دەبوو بە موچەی مانگی 12 تەرخان بکرێت دروست بووە. لالایەکی دیکەوە سەرەڕایەوەی بودجەی 2024 گەورەترین بودجێ لە مێژووی هەرێمدا و گەیشتووە تا 15 تریلیۆن و 300 ملیار دینار، بەڵام هێشتا خەڵکی هەرێم لە قەیرانی دارایی و ناڕێکی لە دابەشکردنی موچەدا دەژین و چارەنووسی موچەیەک نادیارە و میدیای پارتی کار بۆ دیزە بە دەرخۆنەکردنی دەکات. ئەمەش لە کاتێکدا کە تەنها پارەی هاتوو لە ناوەندەوە زیاترە لەو پارەی لە 10 ساڵی ڕابردوودا ساڵانە لە فرۆشتنی نەوت بەدەساتووە. وتەبێژی وەزارەتی دارایی هەرێمدان بەوەدا دەنێت کە لە ماوەی ڕاگررتنی هەناردەی نەوتدا لە 25 یاداری 2023ەوە هیچ داهاتێک بۆ وەزارەتەکەی نەگەڕاوەتەوە، لە کاتێکدا بەپێی زانیارە نەوخۆیی و ئاژانسە جیهانیەکانیش بەردەوام نەوت بەتانکەر دەفرۆشێت و هیچ شەفافیەتێک لە چارەنووسی داهاتەکەیدا نییە کە بە ملیاران دۆلار مەزەندە دەکرێت. لە بەرامبەر هەڵوێستی سەرۆکوەزیرانی ماوەسەرچووی هەرێم لە کۆبوونەوەکەدا هەڵوێستی بەغدای بەستەمکارانە و نادادپەروەرانە بەرامبەر هەرێم وەسف کرد. ئەندامێکی پەرلەمانی کوردستان دەڵێت گریمان بەغدا ستەمکارە، بەڵام داهاتی 112 ملیۆن بەرمیلی نەوتی ساڵی ڕابردوو چی بەسەر هاتووە؟ گریمان بەغدا ستەمکارە. کۆمەڵە پرسیاری مەنتیقیەکەم. هیچ کەس ئەتوانێ بڵێ ئەم ساڵ نەوت بەرهەم نەهێنراوە دەفرۆشرا و هەموو تەنکەرەیە بینی نزیکەی 112 ملیۆن بەرمیل نەوت بەرەم هاتووە. من لەوێ بوومە ئەمووت بێزەحمەت ئەم داهاتی 112 ملیۆن بەرمیل نەوت تەمەناکەم بانم بکەن، تەمەناکەم من بانکەن بۆ کۆبوونەوەی ئەڵێن داهاتی ئەم 112 ملیۆن بەرمیل نەوتە کو بەرمیلێ نەوتت نەداوە. تۆ داهاتی ناوخۆ نانێنی، نەوتیش نانێنی، 11 تریلیۆنیشی ناردووە ئەڵەی ستەمکارانێ، ئەڵەی داهاتی نەوتی خۆم سفرە، داهاتی ناوخۆ سفرە کەسیش قسە نەکات. بەغدا 11 موچەی ڕێکی ناردووە بە زیادەوە بەشی وڵات 400 ملیاریشی ناردووە بۆ مانگی 12. تۆ 11 موچەت ناردووە بەم هەموو نەوتەی بەرهەم هێناوە بەم داهاتی ناوخۆیەک موچەت نەداوە. هیوادارم خەڵکی کوردستان تووشی دەردەسەریەکی دیکە نەکرێت. لە ماوەی ساڵانی 2014 تا 2023 کە هەرێم سربەخۆیانە نەوتی دەفرۆشت، نەک هەر نەیتوانی موچە بە شێوەیەکی ڕێک و پێکدا بەش بکات، بەڵکو 32 ملیار دۆلار قەرزی کەڵەکە کرد و 3500 پرۆژەی وەستان، هەروەها 20 تریلیۆن دینار موچەی فەرمانبەرانی وەکو قەرز کەوتە سەرشان. ئەم دۆخە دەرخەریە و ڕاستیە کە کێشەی سەرەکی لە چۆنەتی بەڕێوەبردننی داهاتەکان و نەبوونی شەفافیەتدایە، نەک لە کەمیدات. چارەسەری ئەم قەیرانەش وەک چاودێران دەڵێن پێویستی بە کۆبوونەوە نییە، بەڵکو پێویستی بە ڕازگۆیی لە کردار و پابەندبوون بە شەفافیەت لە بەڕێوەبردننی داهاتە نەوتی و نانەوتیەکاندا هەیە.